إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد، فإن أصدق الكلام كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. برایانی بەڕێز و خۆشەویست، خوشکانی بەڕێز، یاسایەکی شەرعی هەیە زانینی پێویستە لەسەر هەر یەکێک لە ئێمە، هەتا با شارەزاییشمان نەوێ، بەڵام ئەم یاسایە بە هەر معنایەک بە هەر واتایەک لە ناو مێشکمانە جێگیر ببێ، شتێکی زۆر جوان و چاکە بۆ ئەوەی تووشی هەڵە نەین. من بە بۆچوونی خۆم کەسێک کە شارەزایی لە دینا نەبێ، کە نەزانێ ئاەتێک بە جوانی بخوێنێتەوە، کە حەدیثێکی پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم بە عارەبی لەبەر نەبێ و نەزانێ بە جوانی بیخوێنێتەوە، باش واتانێ لە خۆیەوە قسە نەکات، باش واتانێ لە خۆیەوە دەم لە هەموو مەسئلەیە نەکوتێ. بەڵام ئەو کەسانەی کە تۆزێک شارەزاییان هەیە، هەتا ئەگا بە کەسانێک کە عالم و شارەزان، ئەبێ ئاگایان لە ئەم یاسایە بێ کە ئێستا عەرزتان یەکەم. یاساکەش بریتیە تقریبا معناکەی بەم شێوازەتانێ، و ئیتر هەندێک لە زانایان بە شێوازێکی تر لە یەکێداتەوە، یعنی قەزدم شێوازی وتنەکەی بە شێوازێکی تر ئەڵێ، و هەندێکی تر بە شێوازێکی کە ئەیڵێ کێشە نییە، مهم ئەوەیە قاعیدەکە معناکەی بەم شێوازەتانێ. لا يجوز الاختلاف والاجتهاد في المسائل التي حسمت بالأدلة القطعية، أي الأدلة الصحيحة الصريحة، وصارت من الأصول، سواء كانت في العقيدة أو في العبادة أو في المعاملات والسلوكيات. أما في غيرها فيجوز الاجتهاد والاختلاف فيها، ولا مشاحة في ذلك. یاساکە بریتیە لەوەی کە ئێمە طبعا لە شریعەتی ئیسلامە، یان ئەتوانی بڵێن ئاینی ئیسلام هەر هەمووی بریتیە لە عەقیدە و بیر و باوەڕ، و بریتیە لە عیبادات و پەرستشەکان، و بریتیە لە ئەخلاق و خۆڕەوشتەکان. ئیتر بۆ ئەوەی کورد ببێتەوە، بۆ ئەوەی هەمومان لێی تێبگەین، دینی ئێمە بیر و باوەڕە، یعنی عەقیدە. دینی ئێمە عیبادەت و پەرستشە، یعنی عیبادەتەکان. دینی ئێمە هەڵسوکەوت و خۆڕەوشتەکانە، یعنی ئەخلاق. یعنی هەرچی دینی ئیسلامێ لەم سێ تەوەرە دەرناچێ. ئەمانە خۆشەویستەکانم کە ئیسلام لەبارەیانەوە قسەی کردووە، هەندێک بابەتی هەیە بە دەلیلی بە بەڵگەی صحیح، ئیتر ئاەتی قورئان بێ یان حەدیثی پێغەمبەری خوا بێ صلی الله عليه وسلم، بە بەڵگەی صحیحی صریح، یعنی ڕوون، دلیلێک کە مەجال نادا دوو ڕەئی سێ ڕەئی تیا بێ بڕاوەتەوە. هەندێ مەسائیلمان هەیە بە بەڵگەی، یعنی لە عەقیدە بێت، لە عیبادەت بێت، لە ئەخلاق بێت، یعنی بەڵگەی ئەمەنە ڕوونی لەسەرە، بەڵگەکە زۆر صحیحە، زۆر صریحە. صحیح یعنی قەزمان یا ئاەتی قورئانە یان حەدیثێکی صحیحی پێغەمبەرە صلی الله عليه وسلم، و زۆر صریحە، یعنی معناکەی دوو ڕەئی هەڵناگرێ،
جاری وهي آياتي قرآنشة بس دو مجالي دو قسيتياه مجالي سي قسيتياه وكو أو آياتك أخوي تعالى أفرمي لقرآن درباري دزنوش أفرمي أو لامستم النساء يكي لو شتاني كدزنوش أشكينيت لامستم النساء إيه لامستم النساء يعني لمس لزماني عربية بمعنى حقيقي كي خوي هاتوا كدس بيودانا كهر الآيات قرآن خوي تعالى فرمي فلمسوه بأيديهم ولمسيش هر لزماني عربية بمعنى مجازي كي هاتوا كبريتية لا سرجي كردن لا دروزبون لقال خيزانة يعني بياوجن جماع بكن اويش لآيات قرآن هاتوا هر كاتيا مريم عليها السلام جبريل خواي قورا اي نيري بولاي مريم عليه منالو تبه يعني دوجان ابي عيسى عليه السلام معجزي خواي پروردگار بو بني اسرائيل مريم لو كاتا عليه بجبريل افرمي أنا يكون لي ولد ولم يمسسني بشر افرمي من شون منالم هبه لكاتيكا كهيج بشريك مس مي نكرده مس ليره بمعنى تاكيد بمعنى دس بيودان نيه چونك او يعني ونبي مريم كاس دسينه دعوه قيو بس معناي اويا كمن شو نكردوه هيشتا كتش عازبم شون منالم ببه كوابو يعني هر آياتك القرآن دو معناها لقري اتر زانيان كومالي كان وتويانا اما بمعناي دس بيودانا وكو شافعي كان فرميانا يعني دس بيتا افرتو دس نوش تشكي كومالي كتريش فرميانا بمعناي جماعة يعني دس بيودان دس نوش ناشكيني الا جودبون لقل خيزانا دس نوش اشكيني اميش كومالي كتر لعلماء وكو امامي ابو حنيفة اوان وان فرموا يعني ام مسألة قرآن خويك لا ينكردوتوا با آياتي قرآن يشبه جاري وهي أمل حديثي شار رودا كوابو شتيك مجالي تيانية دور رأي تيابه ومجالي اجتهاد كوشش كردني تيانية للان زانيانو اگر بدليلك صحيح دواء او الدليلك الصريح يشبه يعني راشكاو به مجال ندى دور رأي تيا دروز به او شتا كسبوي نية دور رأي تيابه كسبوي نية هيج كسبوي نية دق سيتيابك إلا يقسن به وأمش زورة طبعا لعقيدة زوريني عقيدة بمدى مزراوة زوريني عقيدة يعني بواري عقيدة بمدى مزراوة إيمان بخوا إيمان بملائكة آخر أما عقيدة إيمان بخوا إيمان بملائكة إيمان بكتاب آسمانيا كان إيمان ببيغمبر كان إيمان بالروج دوائي إيمان بقضاء وقدر خير وشر أمانة بنما سركيكاني إسلام زوريني لسر دليلي صحيحي صريح دامزريا ومجالي خلاف لعقيدة زور كمان بتعيبت لأصول عقيدة هيك مجالي ثانية بلام هنديك وردكاريكاني هي لويشا مجالي تياي يعني حتى لعقيدش بونمونا يعني لو مسائلاني كمجالي تياي آية زانيان خلاف يعني لسر عذابي قبر تنهى عذابي قبر لسر لا شيء يا لسر روحه يعني عذابي قبر لسر لا شيء إنسانة يا لسر روحي إنسانة وردكاريكاني علامات قيامة بونمونا علامات كاني بتشوكي قيامة بتايبت خلافاتك زوري تيايا كام علامة وكام علامة نشانة كاني قيامة يعني مسائلنا بيوندي بعقيدة شو هي بس دليل يكلاي نكردوتوا بلغيكي صريحي صحيح ناتوا يكلاي بكاتوا هروا خوش يسكانم لعباداتي شوايا هروا لبرست شكانا وايا زور مسائل حياة خلافي تيايا لبرستش زور ترى بريك هي أصولة يكلابوتو بون من النوش ألو عبادتاني كي يكلابوتو بون من النوش فرضة كستواني بلي نوش فرض نية كسناتواني بلغي صريحي لسرة نوش فرضة هروها جماري ركاتي نوشكان بيانيان دو ركات نمرو 4 ركات عصر 4
مەغریب 3 عیشا 4 ئەمە بڕاوەتەوە خۆشەویستەکانم. بەڵام ئەکرێ لە ناو نوێژە مەسئلەیە کە بێ خلافی تیابێ. بۆ نمونە لەکوێ دەست بگری، یعنی ئەسڵەن هەندێک لە زانایانمان ئەڵێن لە مەزهب ئیمام مالکیشە نەک شیعە، هەر ئەڵێن دەستگردن ئەتوانی دەست نەگریت، هەندێک ئەڵێن دەست لە خوار ناوک، هەندێک ئەڵێن لەسەر ناوک، هەندێک ئەڵێن لەسەر وتر. ئەمە مەجای خلافی تایە، یعنی ئەگەر من لەما ڕەیەکم هەبێ و تۆ ڕەیەترت هەبێ یان ئەم ڕیزە کەیسە بەرنوێژیان بۆ ئەەکەین، ئەگەر هەر یەکێک بە شێوەیەک بیگرێت تۆ ناتوانی بڵێ تۆلات داوە لە ئیسلام، لەبەرەوەی کابرا ئەو ڕەیەی پێپەسەندترە. هەروەها مەسائلەکانی تری زۆریش لە نوێژە، لە ڕۆژووە، لە زەکاتە، لە حەجە، مەسەلەیەکی زۆرمانەیە دلیل یەکلای نەکردوێتەوە، یعنی دلیلی صحیحی صریح یەکلای نەکردوێتەوە، مەجالی قسەکردن هەیە، مەجالی قسەکردنی تایە. تۆ لەو کاتانە نابێ ڕەیەک هەڵبژێریت و بڵێ بەس ئەمەی من و هەر کەسێ لادا گومڕا بووە و سەری لێ تێک چووە و لە ئیسلام لای داوە. ئەگەر وابێ هەموومان یەکتری گومڕاکەین. خۆشەویستەکانم مەسائلە خلافیەکان ئەوەندە زۆرن، ئەوەی کە دلیل یەکلای نەکردوێتەوە ئەوەندە زۆرن ژمارەیان بە ملیۆن ئەگا، بە ملیۆن. یعنی لەنا ئەم مزگەوتەی ئێمە ئەگەر 1000 کەس دانیشت بێ، باوەڕ ناکەم لەنا ئەم 1000 کەسە 2 نەفەر لە هەموو بەڵگەکانە لە هەموو شتێکا وەکو یەکوابن، قەتنا هەر نییە، مستحیلە 2 نەفەر نابینی هەموو وەکو ڕەیان وەکو یەکوابێ. وخوای تعالی خۆی ئەو مەسائلانە یەڵاوەتەوە کە ئێمە تایە ئیجتیهاد بکەین و تایە ڕەیەک بدۆزینەوە کە زیاتر نزیک بێ لە حەق. بەڵام مەسائلە ئەسڵەکان و عەرزمکردن ئەوە مەجالی تیا نییە. هەموومان ئەزانین ڕۆژووی ڕەمەزان فەرزە، مسلمانێک دروست نابێ مەگەر کەسێکی گومڕا بڵێ کاکە ڕۆژووی ڕەمەزان لە ڕەمەزانە هەر مهم ئەوەیە مانگە ڕۆژوو بگری لە ساڵەکەیە. ئەو ڕەیە جار باسەکری ئەڵێ سعودیە ئەوێ ڕەمەزان مەسەلەن بۆ نە مانگێک، ئەو قسەی مناڵ مەزمە، نە سعودیە و نە عێراق و نە هەموو دنیا ناتوانێت ڕەمەزان بگۆڕێ. ڕەمەزان مانگێکی دیاری کراوە، ئەگۆڕێ 10 ڕۆژ دێتە پێشۆ هەموو ساڵێ. ئیتر مەجالی تیانە، جاروواکەوتە هاوین، جاروواکەوتە زستان. ئیتر لە 36 ساڵ جارێ یەک دەورەیەکە کات. ئەمە مەجالی قسەکردنی تیانە، بڕاوەتەوە. خوای تعالی ئەفەرمێ وشهر رمضان الذي أنزل فيه القرآن ئەم جا ئەفەرمێ فمن شهد منكم الشهر فليصم. بڕاوەتەوە. بەڵام ئایا ئافرەتی حاملە کە ڕۆژوەگرێ، ئایا ئافرەتی حاملە یعنی دووجیان کە ڕۆژوەگرێت دوای ئەوە کە ڕۆژوو ناتوانێت بگرێت ڕۆژووی ڕەمەزان، ئایا دوای ئەوە فەرزە لەسەری ڕۆژەکە بداتەوە تەنها بیداتەوە یان وەکو بیداتەوە و فدیە بدا، مەسەلەن ئەگەر ماوەیەک وەسەریا بچێ ساڵێ وەسەریا بچێ، یان بەس تەنها فدیە بدا کافیە؟ ئەمە عولەما تایە قسەیان کردو، ئەم ڕەیە یعنی مەجاڵێکی تایە، چونکە یەکلا نەکراوەتەوە بە دەلیلی صحیحی صریح. جا خۆشەویستەکانم من لێرە مەبەستەکەم چییە؟ مەبەستەکەم ئەوەیە ئێمە بەڕاستی لەبەر نەزانین و نەشارەزایی مەبەستم عەوامی خەڵکە، حتا تەنانەت هەندێ مەلاشمان کە مەرج نییە هەموو کەسێ کردێ سەر مینبەرە یا عەمامەیەکی لەسەر بوو ئیتر مەلا بێ، عالم بێ، شارەزا بێ. علمیش ئەنواع و دەرەجاتە، هەیە علمەکەی زۆرە و هەیە خواردتر و هەیە خواردتر و هەتا ئەگاتە کەسێک لە خەڵکی تر تۆزێ زیاتر ئەزانێ. و حتا لەسەرەوەیش تۆ ناتوانێت بڵێ فەڵانە کەس گەیەتە قیمەی علم، چونکە کەس ناگەیەتە ئەو پەڕی علم. ئەو پەڕی علم ئیمامی شافعی ئەفەرمێ كلما زاد علمي زدت علمي بجهلي. ئەفەرمێ هەر کاتی علمم زیادی کرد بێ زانیمە ئەو کاتە بۆم دەرکەوتووە کە چەندێک من جەهلم زۆرە، نەفامیم زۆرە. ناکرێ هەر کەسێک هەڵچێ لە لای خۆیەوە ئەو تەبدیعکە ئەو تەکفیرکە. ئەمە ئەمڕۆ زۆر پیا بۆ لە ناو خەڵکە، هەر مەوزوعێ دێتە ناو یەکسەر یەک مەشاکلێکی گەورەی تا دروست ئەبێ.
هەر بابەتێک دروست ئەبێ یەکسەر ئەم هەڵەسی ئەڵێ ئەمەیان وایە ئەوەیان وایە سەیرەکەی مەسەلەکەش مەسەلەیەکی خلافیە. طبعا ئەوەی کە باسم بۆ کردن لە عەقیدە لە عیبادەت لە سلوکیاتیشە ئەو شتانە هەیە. یعنی تەنانەت خۆشەویستەکانم بڕێ مەسائیلی سلوکیات هەیە زانایان لە قەدیما خلافیان تیا بووە، با من و تۆیش ئەوە بە حرام بزانین، بەس هەندێک بە حەڵاڵیان زانیوە، هەندێک بە حەڵاڵیان زانیوە. من و تۆ ناتوانین هەموو شتەکان یەکلا بکەینەوە، بە تایبەت من و تویە کە علممان کەم بێ، بە تایبەت کەسێک کە شارەزایی لە دینان نەبێ ئەسڵەن نازانێ بە جوانی قورئان بخوێنێتەوە. ئەلەم ماوانە طبعا ئەم کەناڵانەشە کە دروست بوون کەناڵەکان کە هەیە، ئەم کەناڵانەش بوونەتە سەبەبی ئەوەی کەوا بەڕاستی کێشەیەکی زۆر گەورە لە ناو خەڵکا دروستکەن. کابرایەک دێننە سەر تەلەڤیزۆن هەموو خەڵک ئەیبینێ، کابرا نازانێ ئاەتێکی قورئان بخوێنێتەوە، نازانێ ئاەتێکی قورئان بخوێنێتەوە، دانیشتووە شەلم کوێرم ناپارێزم بەربۆتە ئیسلام. ئەمە وایە ئەمە وایە ئەمە وایە. کابرایەک نەزان، یعنی نەزان هەر نەزان بە دین، یعنی ئەگەر بڵێ ئاەتێکی قورئانی پێ بدە بڵێ بیخوێنەوە، بەخوا نازانێ بیخوێنێتەوە، حرەکە و سەکەنەیەک نازانێ بە جوانی، حەدیثێکی پێغەمبەرت بۆ نازانێت تەرجمە بکە بیخوێنێتەوە و تەرجمەی کا بە عەرەبی. سەیرەکەی ئەوە دانیشتووە قسە ئەکا بۆ خەڵک، شتی گەورە قسە لە مەسائیلی گەورە ئەکا، لە مەسەلەی ڕۆژوو قسە ئەکا، لە مەسەلەی نوێش قسە ئەکا، لە مەسەلەی حەج قسە ئەکا، لە مەسەلەی حیجاب قسە ئەکا، لەسەر مەسائیلی خەتەر قسە ئەکا. کابرا نەزانێکیشە. ئەمەش هۆکارەکەی بۆ ئەوە ئەگەڕێتەوە بەڕاستی وڵاتی ئێمە تا ئەم دەقە لە بواری دینیە بەرەڵایە، بەرەڵایە، سێبارەیەکەمەوە بەرەڵایە. یعنی حکومەت بۆ زۆر شت یاسای داناوە، بەڵام بۆ بواری فتوا و سەیرەکەی مەجاالێکی زۆری دا هەموو کەسێ بۆی هەیە قسە بکاوە کەیفی خۆی بێتە ئەم دینە دین ناشرین کە و خەڵک تەبدیع و تەکفیر بکە. ئەمەش زۆر خەتەرە خۆشەویستەکانم. جا بۆیە ئەم ڕوونکردنەوەمدا لەبەر ئەوەی ئێمە زوانی خۆمان بگرین و زۆر جار شتەکانمان بین بە زاناکانمان قسەی تیا بکەن. نەزانە خۆی بە زانا ئەزانێ، ئیعتراف بە نەزانی خۆی ناکە، ئیعتراف بە نەزانی خۆی ناکە. ئاخر برا کەسی نەزان ئەگەر وە نەزانی خۆی ئیعتراف بکە زۆر جوانە، زۆر جوانە. ئیسا من نەزانم ئەڵێم نەزانم، من ئەگەر نەزانم بڵێم من زانام زۆر خەتەرە، ئەوەیە دین ئەفەوتێنێ. داواکارم خۆی تەعالا هیدایەتمان بدە. یا ڕەبی خۆی ئیسلاحمان بکەی، نوری ایمان بخەیتە دڵەکانمانەوە. یا ڕەبی دامەزراومان بکەی لەسەر دینداریەتی لەسەر ئیسلامەتی. یا ڕەبی لەو کەسانە نەبین زوانی خۆمان بەرەڵاکەین لە دین قسە بکەین کە خەتەرترین شتە قیامەتی لەسەر ڕاوەستاوە لە خۆمان و تێ خۆمانیتی هەڵدەین و قسەی تیا بکەین. یا ڕەبی خوایە لەو کەسانە بین کەوا ئاگامان لە زوانی خۆمان ئەبێ. یا ڕەبی خوایە ئیسلاحی حاڵمان بکەی، شیفای نەخۆشەکانمان بدەی، ڕەحم بە مردوەکانمان بکەی، احتیاجی محتاجەکانمان جێبەجێ بکەی، ئەوەی قەرزارەکانی بۆ ئاسان بکەی. یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆتەوەی گیراوی هەیە گیراوەکانی دەرباز بکەی، ئەوەی کە گەنجە و حەز لە ژیانی هاوسەریەکە خوایە بۆی ئاسان بکەی. یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت وڵاتمان ئەمن و ئاسایشی تیا بەرقەرار بکەی، نیزام و یاسای تیا بەرقەرار بکەی. یا ڕەبی خوایە کەسانی چاک و کەسانی دەستپاک بکەی بەکار بەدەستی ئەم وڵاتە. یا ڕەبی خوایە هەرگیز خەڵکی خراپەکار و زاڵم مسەڵڵت نەکەی بەسەرمانە. ئامین ئامین.